بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی هۆکارەکانی دواکەوتنی پێکهێنانی کابینەی دێمی حکوومەت هێرێمی کوردستان خەتای کێیە؟ خەتای پارتیە یا خەتای یەکێتیە؟ پارتیە لە خەتای یەکێتیە، یەکێتیش دەڵێ خەتای پارتیە. خەتای کامیانە؟ کابینەی دێم بۆ پێک نایەت، عیبەیەکی گەورەیە دوای ساڵێک و مانگێک لە ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە، بەڵام تا ئێستا زۆر بێباکانە کابینەی دێمی حکوومەت هێرێمی کوردستان پێک ناتوە بۆی کە خزمەتی خەڵک بکات بێ جیاوازی. گفتوگۆی ئەم پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەرتیب جەوەر چاودێری سیاسی ڕاستەخۆ لە هەولێرە و لەگەڵمان دەبێت. کاک سەرتیب سڵاو دەبێم کاتت باش، سوپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. بەڕوانینی تۆ هۆکارەکانی دواکەوتنی پێگەێنانی کابینەی دێمی حکوومەت هێرێمی کوردستان چییە؟ خەتای یەکێتیە خەتای پارتیە؟ یان ئەکرێ بڵێین دۆخێکە کە خەتای هەمویانی تێدایە هەر کەسە و بە پشکی خۆی؟ پێم وایە ینی هۆکاری یەکەمی دواکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان پێکهێنانی کابینەی نوێ ئەوەیە کە هێت لایەنەکان بڕایان بە دیموکراسی و نەتائیجی انتخابی زۆر نییە. دومیان ئەوەیە کە هەر یەکە و دەستی گرتووە بەرژەوەندی خۆیەوە و دەیەوێت ینی خواستی خۆی لە پێکهاتنی حکوومەتی نوێ جێ بکاتەوە، اینجا چ بە دەستخستنی پۆستی زیاتر و نەوعیتر بێ یانیش ئەوە تا بەش ینی تێبینی لەسەر شێوازی هیچکردن. سێمیشیان ئەوەیە کە هەموو لایەنەکان لە پرسی پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان ینی سوودجبارن، ینی گوناحیان بەردەکەوێت، پارتی وێچێتی گوناحیان بەردەکەوێت کە هەریەکەیان دەستی گرتووە بە بەرژەوەندی خۆی و بە ئەو تێگەیشتێکی خۆی هەیەی چ معارەزەش کە تا ئێستاکە ساڵ و شتێک کە پەرلەمان دیسان جاریش کە ینی داخران و بێ ئەرزشکردنەکەی تەمدید کرایەوە، یان ساڵێک و مانگێکەوە بزانم پەرلەمان دیسان هیچ دەبواە کۆ بێتەوە حکوومەتی نوێ ئەعلام کات پێک بێنێ نەکراوە، ینی معارەزە دەبواە ڕۆڵی باشتری هەبێ. ئێمە سوژباری پارتی وێژێتیمان باس کرد، معارەزەش دەبواە تا ئێستاکە دەنگ و ڕەنجی هەبوایە، خۆپیشاندانی کردوایە، یان لایەنی کەم لە نەتیجا بیان گوتبایە کاکە مادەم پەرلەمانێک ناتوانێت حکوومەت دروست بکە و ناتوانێت دەورە ڕەقیبیەکەی خۆی یان چاودێری بەسەر حکومڕانیەوە ببینێت و بودجە پەسەند بکە و ئەو دەورەی ینی شوێنی بڕیاردانی خەڵکی کوردستان نەبێ، دەکەواتە ئێمە دەکشێنەوە لەنا ئەو پەرلەمانە دەستبەرداری ئەندامێتی خۆمان دەبین بۆ ئەوەی ینی چارەسەرێک بەرەو چارەسەرێکی دیکە هەنگاو بن. ئێستا کە پێم وایە ینی عملی سیاسی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بە تەواوی بلۆک بووە، ینی دەرفەتی کۆبوونەوە و دەرفەتی دانیشتنیش تا دوای پێکهاتنی حکوومەتی نوێ عێراق زۆر لاواز بووە. پێشی انتخابات ینی پێشبینی دەکرا یان گومان دەکرا یان تەوەقوع دەکرا کە کۆبوونەوە لە نێوان پارتی وێژێتی بڕوە، بەڵام پێم وایە دیسان هەردوولا بە دوو کاندید جیاواز دەستە بەغدا بۆ سەرۆک کۆمار و کۆبنەوەی جیاواز بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی دەکەنەوە. بۆ باسی حکوومەتی عێراقی دەکەم چونکە ینی پەیوەندیان ڕاستەوخۆ بێکەوە هەیە پێشتر کە حکوومەت تەئخیر بوو، ینی مەبەستم لە 2024 لە 20دا سەبەکەی ئەو بوو پێم وایە چێتی دەویست بکەیتە دوای انتخابات و پارتیش لەو فترە زەمەنیە ینی ئەو ساڵی تێپەڕی 24-25 تاگەیشتنە انتخابات عێراقی ینی تەوەقوعیان دەکرد کە لە ئێراندرا گۆڕانکاری لە منتیقەکە دروست بێ، ینی ئەوانش گرێویان لەسەر لێدانی ئێران دەکرد، هەردووچیان ینی چاوەڕشتیشان دەکرد. اینجا دێنە دوای انتخابات عێراقی کە ئێستایە و ئەگەری دانیشتن لە نێوان هەردوولا سەبارەت بە عێراق لاوازە و ئەگەر بێت و ڕێک نەکەوت لەسەر پێکهاتنی حکوومەتی عێراقی و لەسەر سەرۆک کۆمار لەسەر کاندیدی سەرۆک کۆمار، من پێم وایە دوای پێکهاتنی حکوومەتی عێراقیان هەڵبژاردی سەرۆک کۆمار دۆخی هەرێمی کوردستان بلۆکتر دەبێ، ئالۆزتر دەبێ، ینی ئەگەری دەریچە زەحمەت دەبێت. اینجا دەریچە لاوازەکان لە دەرەوەی قانون یان ئەو تا انتخابات دەکرێتەوە، ینی هەردوولا ڕێک دەکەون کە سەرۆکی هەرێمی کە من ماوەکەی بەسەر چووە و بەیانێک دەرکا یان بڕیارێک دەرکە انتخابات بکرێتەوە، یانیش 4 ساڵی داهاتوو ینی 3 ساڵێک تێپەڕیوە 3 ساڵی داهاتوو حکوومەتی نوێ پێک نایەت و بەم شێوەی ئێستا کە حکوومەت لە دەرەوەی شەرعیەتی قانونیە بەردەوام دەبێت. باشە کاک سەرتیب، ینی وا پێدەچێ لایەنەکان نەس بکەن بڵێن کاری حکوومەت دەڕوا، ینی حکوومەت کارەکانی خۆی دەکا و ئاساییە، ینی ئاساییە ئایا ئەمە کار ڕۆیشتنە؟ ینی وەختە کە هەڵبژاردن دەکرێت هەڵبژاردن بۆ نوێکردنەوەی پرۆسیسی سیاسیە، یعنی بۆ نوێکردنەوەی دەموچاوەکانە، بۆ خستنە ڕووی ئەجێندایەکی نوێی حکومڕانیە، بۆ پێداچوونەوەی بە کەم و کوڕیەکان،
و هاتنە پێشی هەندێک حیزبەکە ئیشیان کردو بۆ ئەوی لە انتخابات دەنگ بێن و دەنگ دێنن لە کوردستان ئەمانە نییە یعنی دامەزراوە دەستوریەکان دامەزراوەکانی حکومڕانی کە دامەزراوەی مەفروض سەقامگیر بن و لە چوارچێوەی دەستور و قوانین کار بکەن هەمووی بێ ئەرزش بووە یعنی تۆ وەرە تەماشاکە پەرلەمان ئەو قسانی دێکم دووبارەیە بۆ ڕەنگە خەڵکێکی زۆر بیکات 10 ساڵە زیاتر پەچی کەوتووە یعنی پەرلەمان هیچ ڕۆڵی نەماوە و چاودێری بەسەر حکومڕانیدا نەماوە حکوومەت بە ئارەزوی خۆی کار دەکات کەس نازانێ ئەم حکوومەتە هیچ وەسفێکی لە قوانینی هەرێمی کوردستان و عێراقیشدا نییەوە هیچ هەڵبژاردنێک لە کوردستان لە وادی خۆی نەکراوە هیچ هەڵبژاردنێکیش نەبووە بکرێ بڵێن کاکە خاوێن بووە دایمەن تێبین و سەرنجی لەسەر بووە و بە اعترافی حکومڕانان خۆیان تەزویر لە هەڵبژاردنەکان کراوە یعنی باسی مزەیەفی هەڵبژاردنەکان نەتایجی هەڵبژاردن کراوە ئێستا یعنی بەشێک لە چاودێران بەشێک لەوانەی کە لە کوردستان دەژین و نزیکن لە زانیاری پێیان وایە کە پەرلەمان پێویست نەماوە لە هەرێمی کوردستان یعنی 10 ساڵ ئیش دەڕوات و کەس دەنجی لێوە نایە نەمعارەزە و ناولانەنێک تێبینی و سەرنجیان لەسەر حکومڕانی هەیە ئیش دەڕوە و پەرلەمانیش داخراوە کەواتە با پەرلەمانەکە داخین یعنی پێم وایە ئەگەر ئەمڕۆ پەرلەمان دابخرێ کە کەسمان لەگەڵ ئەوە نین هیچ تەئسیر لەسی ناکە لە حکومڕانی ناکە و ئەگەر بێت حکوومەتی نوێژدانە هەڵنەبژێردرێکی ئێستاوە تێیداین دیسان تەئسیری نەکردو چونکە کەس دەنجی نایە نەمعارەزە دەنجی دێ ناولانانێک کە تێبینیشیان هەیە بۆ نمونەیەکێتی ئێستاکە لە ینی خۆی بە لە دەرەوەی بڕاردان لە حکومڕانی دەبینێتەوە گلەیی و گازاندەی زۆرە ئەویش ئێستا دەنجی نایەت لەوەی کە بەردەوامە حکوومەتێک بەبێ وەسفێکی قانونی بۆیە من پێم وایە ئیش دەڕوە و خەڵکەکەش بێدەنگە ینی معارزە بێدەنگە و پەرلەمانتارەکان هەڵبژێردراون موچەی خۆیان وەردەگرن و قسەیکیان نییە و سەرۆکی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش ڕاستیەکەی وەنیە بێندا بنیشن کۆ بنەوە بەیانێکی هاوبەشدەر بکەن خۆ پیشاندانێک بکەن لە دەرەوەی پەرلەمان تەواجودیان هەبێ نیانە بەڵام دوجار کە تۆ بۆ نمونە پرۆسێکی سیاسی نوێ دەکەیتەوە بدەی دەکەیتەوە بۆچی 4 ساڵ هەڵبژاردن دیاری کراوە ینی 4 ساڵ جارێک هەڵبژاردن بکرێ ینی تەنا لەبەرەوەی ئیشەکان دەڕوات ئەو دەڕواش دەیبینین چۆن دەڕوا ئاسایی ئێمە بڵین پەرلەمان پشتگوێ بخەی حکوومەت پشتگوێ بخەی ینی ئایا مە عیبێکی سیاسی نییە لەسەر ئەزمونونەکەمان ئەوەی لە ئێستا حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەزمون نییە حکومڕانی لە ئەزمون دەرچووە 35 ساڵام حکومڕانی هەیە یعنی دەکرد بڵێن دەورەیەکی انتخابی دوانی انتخابی ئەزمونە بەڵام دوای ئەوە دەبێت ببێتە سەردەمی قالبوونەوە سەردەمی صاحب تەجروبە نەک لەناو تەجروبەبی ئەوە لە هەرێمی کوردستان لە 35 ساڵی ڕابردوو هەڵبژاردن کراوە ینی پەرلەمانمان هەیە و حکوومەتمان هەیە مؤسسەی قەزاییمان هەیە بەڵام هیچی ڕۆڵی خۆی نابینێت یعنی دەوری خۆی پێ نەدراوە دەورەکە چێ وەریگرتووە حەزب وەریگرتووە یعنی لە هەولێر ئەم حکومڕانی هەیە حکومڕانیی حزبیە تەواو حزبیە حزب بەسەری دازار لە سلێمانیش بە هەمان شێوە حزب صاحبی قرارە یعنی حزب گەورەترە لە حکومڕانی حزب باڵادەسترە لە حکوومەت بۆیە ئەمە کاریگەری لەسەر چ دروست دەکە کاریگەری لەسەر هەڵبژاردن دروست دەکە هەڵبژاردن بێ قیمەت دەبی پەرلەمان بێ قیمەت دەبی خەڵک ینی بێ هیوا دەبی من پێم وایە یعنی لە 30 ساڵی ڕابردوو لە زیاتی بنیاتنانی حکوومەت و حکومڕانیە کە بتوانێت خۆی ئەپدەیت کاتەوە بتوانێت ئایندە مسۆگەر بکە بتوانێت دیموکراسی بەرەو پێشەوە بە ئازادی بەعکسەوە ئێمە لە ناو بازنەیەکی داخراودا دەخولینەوە فترەیەکی زەمەنی کە بینی پارتی و یەکێتی باشە حکومڕانی کەمێک لە زێ خۆی دەجوڵێت ینی باشتر دەبێت بۆ نمونە ساڵی 2006 تا 2012 هەتا ینی ئەو فترەی زەمەنی کە اتفاقی استراتیجی لە نێوان پارتی و یەکێتی هەبوو حکومڕانی زۆر باشتر بوو لە ئێستا بۆ چونکە پارتی و یەکێتی و حزبە سیاسیەکان دیکەش بڕۆیان بە دیموکراسی نییە کە دێن ڕێکەوتنی سیاسی دەکەن بۆ حکومڕانێکە باش دەبێت بوو جەدا هاتە پەرلەمان قەزا دەوری باشتر بوو سەرباریەوەی کە هەم تێکە بە باردووخە حیزبی بوو و ڕۆژنامە باشتر چاودێری حکومڕانی دەکرد و تەئسیری لەسەر هەندێک گۆڕانکاری هەبوو نا بەڵام دوای ئەوەی کە مام جەلال نەخۆش دەکەوێت ڕەحمەتی مام جەلال کە اتفاقی استراتیجی کاڵە دەبیتەوە ئیتر هەموو شتێک تێک دەچی ڕاستیەکەی ئێستا نا هیچ شتێک نەماوە ئەوەی ئێستا ئەوەی لە هەرێمی کوردستان ئێستا هەیە بریتە لە دەسەڵاتدارێتیە کە کەمینەیەکی دیاریکرا حکومڕانی دەکەن یعنی دەسەڵاتدارێتیەک کەمینەیەک دەسەڵاتدارن تێیدا یعنی پرۆژە ئەعلان دەکرێت کە مەفروضە بێتە ناو پەرلەمان هەر پەرلەمانت نییە ئەسڵەن و زەری بە زیاد دەکرێت کەم دەکرێت یعنی ئەگەر ناوینێ برین فەوزایەکی گەورەی قانونی هەیە و حکوومەت
کەمینەیەک دەستیان تێدا هەیە دەسەڵات دارن بەڵام لە چوارچێوەی قانون حکومڕانی ناکەن و هەمووشی ماوە بەسەر چووە یعنی تۆ تەماشاکە هەڵبژاردنت کردووە لە 2010 ئێستا کە 8 ساڵ تێپەڕیوە باشە ناکرێت و دوای 8 ساڵ انتخابات نەکەی ئەیکەواتە هەڵبژاردن چ قیمەتی ئەمە دانانی خەڵکی خراپ لە جونگەکانی کە پێویستە هەستیارن و پێویستە باش بەڕێوە بدرێن ئەمانە سەردەمێکدا بوون کە یعنی بەداخەوە بەس ئەو جملەی تاو دەکەم سەردەمێک بوو کە حکومڕانی پڕپوچ کرا حکومڕانی بێ ئەرزش کرا ئێستا ئێمە گەیشتێتە قۆناغی بێهیوایی یعنی ڕۆژگارێک لە ڕۆژگارێک دەژین کەس بڕۆی بە معارزە نەماوە سوڵتا خۆی چاک ناکات و دام و دەستگاکانی حکوومەت و حکومڕانی بێ ئەرزش بوون دیموکراسی زۆر لاواز بووە منەزەمات نەماون سەردیکاکان ماوەیان بەسەر چووە هیچ وەسفێک نییە یعنی ئێستا گەر کەسی سێم یانیەک بێ لە هەرێمی کوردستان وەسفی باردۆخی هەرێمی کوردستان کە نازانین لە کوێوە دەست پێ بکە لە هەر شوێنێک دەستی بداتێ کەم کوڕەکان ئەوەندە زۆرن ئەوەندە عیبدارن پێم وایە ینی حکومڕانان چاو بەرەو ژێرن ئەگەر بێت و باسی حکومڕانی لە هەرێمی کوردستان بکەن باشە کاک سەرتیب ئەم ڕۆژانە زۆر باز لە یەک ڕێزی و یەک خستنی نێو ماڵی کورد و تەنانەت کوردستانی گەورە دەکرێت هەموو کوردێک دڵخۆشە بە یەک ڕێزی کورد بە یەک خستنی کورد لانی کەم بە تێگەیشتنی هاوبەشی کوردانە بەڵام ئەمە خستنی نێوماڵی کووردە کە ئێمە پارچەکانی دیکەیەک بخەین بەڵام ئێمە خۆمان پارچەکەی خۆمان دوولەت بکەین یعنی حقیقت دیسان دەگەڕێنەوە سەر ئەوە کە پارتی وێچێتی یان ئەحزابی سیاسی بە شێوەیەکی گشتی دەستیان گرتووە بە بەرژەوەندی حزبی ئەمە هۆکارە سەرچەکەیە کە بۆ بە گرێ بۆ بە کۆسب لە بەردەم هەنگاوەکانی دیکە لە بەردەم باشترکردنی حکومڕانی کە مەفروض و هەنگاوی باشتری بۆ بندرێت یعنی زیاتر بەرەو پێشەوە بڕوە دەستگرتن بە بەرژەوەندی شخصی و حزبی وای کردووە کە کورد کە دەستە بەغدا لە باتی ئەوی سەر کۆمارێکت هەبێت هەموو لایەنەکان دەنجی بۆ بدەن و ئەجێندایەکی دیاریکرا و لەسەر وەرەقە نووسراو هەبێ هەموو کورد بڵێەوە ئەجێندای ئێمەی کوردە لە عێراق دەمانەیە بەو شێوەیە لەگەڵ ئێوە بەشدار بین لە حکومڕانی شەراکەتەکەمان بەم شێوە بێنە ئێستا هەموو تەرکیزی ئەحزابی سیاسی لە بەغدایە دوای انتخابات لەسەر ئەوەیە کە چی بەبەردەکەوی لە بەغدا یعنی دەستکەوتە حزبیەکەی چییە لە بەغدا لە داواکردنی حق و حقوقی کورد لە داواکردنی حق و حقوقی هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی سیاسی جوگرافی ئێستا ئێمە تەرازوعمان کردووە لەوەی کە هەموو داواکاریکەمان بۆتەوەی کە هەم مانگانە موچەمان بۆ بنرجێن نەک ساڵانە پێشتر بودجە پەسەند دەکرا سەتا حەفدە بوو بە بێ گرێ دەهات موچەی مانگانە ئێستا نا بتکا لە وەزیری مالیە بکەی وەکو سوال لە بەغدا بۆ ئەمە بەرئەنجامی تێگەیشتنێکی تەسشی حزبیە کاتێک کە موچەی مانگێک دێت یان دوو لەسەر یەک بڕیاردێ لە بەغدا ئیتر حزابی سیاسی لە کوردستان دەیکەنە موزایەدا ئەوە یعنی فلان کەس کردی و دەیانەوە بیکەنە دەستکەوتی شخصی و حزبی دوو مادە دەستوریەکان لە عێراق و سەبارەت بە هەرێمی کوردستان لە تەرازوعی زۆر مەترسیدارم بۆ نمونە تۆ زمانی کوردی زمانێکی ڕسمیە لە عێراق باشە لە کەرکووک ئەم ساڵ چەند جار ینی پار و ئەم ساڵ و پار چەند جار مشکلە دروست بووە کە مشکلە بۆ زمانی کوردی دروست دەکرێت جاوەرە بزانە یعنی پاشەکشەکە لە مەسەلەی جێبەجێکردنی دەستور سەبارەت بە مافەکانی گەلی کورد یا مافی خەڵکی کوردستان چەندە پاشەکشەی کردووە ئێستا کە دەستنە بەغدا دووبارە هەڵبژاردن کراوە قابلە چیە دەوەرن دابنیشن وەرەقەیەک بنووسنەوە هەر یەک کە ئەجەندای خۆ جێ بکاتەوە و ئەو با بڵێن خواستە گشتیەی کە هەیە کەسێ لاری لەسەر ئەوە بێ کە مادەی 140 جێبەجێ بکرێت بەڵێ هەمومان متفقین لەسەرەوەی کە جێبەجێ بکرێت ئێدەوەرە ئەوانە بنووسینەوە بە یەکەوە تەقدیمی بەغدای دەکەین و بەیەکەوە دەچین وەکو نوێنەرانی گەلی کورد دەچینە بەغدا نەک وەکو نوێنەرانی ئەحزابی سیاسی وەکو نوێنەری حزب دەچی بێگومان لاوازی و لەگەڵ ئەوەشدا دەکەوێ بن تەئسیری دەستوەردانی ئیقلیمی ئێستا لە عێراق کە دوو ستون هەیە ستونی ئێرانی و ستونی تورکی وازەحە ئەحزابی سیاسی کوردی کە دەستە بەغدا کوردستانی کە دەستە بەغدا دابش بوون بەسەر ئەو دوو ستونە مەخابن تەواان ئەمە هەم کورد لاواز دەکا هەم بەخۆشیان لاواز دەبن وەکو حزبی سیاسی باشە کاک سەرتیب پارتی دیموکراتی کوردستان یعنی نەیشاردۆتەوە هەندێک پاکێجی باس کردووە یان هەندێک قسەی فڕێیاوەتە میدیاکانەوە بۆ نمونە باز لە لاگەری ڕێگنەکەوتن لەگەڵ یەکێتیدا لەسەر کابینی دێمی حکوومەت دەڵێ هەڵبژاردن دووبارە ئاکەینەوە یان ئێمانەی وەکو ئەگەر باس کردووە دووبارەکردنەوەی هەڵبژاردن
هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروەها پێگەێنانی حکوومەت بەبێ یەکێتی ئەوەی پۆستەکان جێبێڵی بڵێ ئیتر یەکێتی بەشداری دەکەی یان ناکێفی خۆتەوە پۆستەکانتە ئەمانە ئەگەری ئەمانە بۆچوونی واقعین لەگەڵ واقع هەرێمی کوردستانە دێنەوە و ئەگەر ئەمانە ڕووبدا دۆ خێرم بەکوێ دەگا پرسیارەکە چەند بەشە باش بەشێکە ڕقەمیەک ئەوەیە کە دەکرێتەوە یان ناکرێتەوە کردنەوە یعنی دووبارەکردنەوەی هەڵبژاردن پێم وایە پارتی ئەو هەنگاوی ینی ئەو بڕیارێ نادات یان با بڵێن جددی نییە لەم قسەکردناز بڕیارەکە لەدە سەرۆک هێرێمە سەرۆک هێرێمیش کە ماوەی بەسەرچۆ پارتیە ینی ڕەنگە سەلاحیاتی ئەوەی هەبێت کە ماوەیەکی دیکە دیاری بکە بۆ هەڵبژاردن کە چەند جارێکیش پێشتر تاخیر کراوە لە بەروی پارتیویچێتی ڕێک نەدەکەوتن ئەمە یەکەم بۆ چونکە گرفتی قانونی تەیە و گرفتی تەکلیکی شتەیە چێ ئەم هەڵبژاردنە بکە کۆمیسیۆنی کوردستان ماوەی بەسەرچۆ داخراوە دەرگەی و دەبێت عێراق بیکە ینی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق بکە دوام لە ڕووی واقعیەوە نە پارتی بێچێتی نەیەچێتی بێ پارتی پێکهێنانی حکوومەت زۆر زەحمەتە بۆ چونکە دوو حزبی چەکدارن بەداخەوە قسەی بکەم ینی وەسفەکە بزەب دووە دوو حزبی چەکدارن ڕاستە هێزی پێشمەرگە هەیە سەر بە وەزارەتی پێشمەرگان و هەردوو ینی چەکدار و پێشمەرگەی هەردوو لە وەزارەت پێشمەرگە ناو نووسکرا و موچە لەوێ وەردەگرن بەڵام لە ڕووی واقعی و عملیەوە هەردوو لە یعنی پێشمەرگەی یەکێتی بڕیار لە یەکێتی وەردەگری پێشمەرگەی پارتی بڕیار لە پارتی وەردەگری و هەرچە عیلاقاتێکی ئەقلیمی و هێزی ئەمنی استخباراتیان لە بندەستە زەحمەتە ینی لە بیرمانەتی هەریکە و زۆنێکی تایبەتی خۆیە یعنی جوگرافیایکی بەدەستەوەی و لایەکەی دیکە دەسەڵاتی بەسەردا ناڕوات ئەمە لە ڕووی واقعیەوە زۆر زەحمەتە یعنی من پێم وایە مەسلەی ڕێککەوتن ڕێکنەکەوتنی پارتیویچێتی پەیوەندی بە سەرۆکی کۆمارەوەیە بۆ پۆستەکانی بەغداوەیە ئەگەر بێت و لەسەر ڕۆژی داهاتوو پارتی توانی سەرۆکی هەر کۆمار ببا کە من پێم وایە کاندید دەبێت ئەوە دێ لە کوردستان باز لە پێکردنی حکوومەتی شەر ناکە و ئەمە گرفت بۆ یەکێتی دروست دەکات واگەر پارتی بە سەرۆکی هەرێم بەبێ ڕێکەوە سەرۆکی کۆمار بەبێ ڕێکەوتن لەگەڵ یەکێتی بام پێم وایە ینی گرژێکی زۆر بە دووری نازانم دوو ئیدارەی دروست بێ و لە ڕووی واقعیەوە دوو ئیداری دروست دەبێت ینی ڕەنگە یەکێتی تەحمل نەکە چکە بڕا کەس بڕای بە دیموکراسی نییە ئەگەر بێت و یەکێتی لە بەغدا بەبێ ڕێککەوتن لەگەڵ پارتی سەرۆک کۆمار بە داواکانی خۆی بەرز دەکاتەوە بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان وەم پێم وایە بەنەتیجە فی کولی ئەحوال ینی ئەو قەناعەتە و پێشبینیە و بەشێکی معلوماتە هەڵبژاردن دەکرێتەوە و 3 ساڵی داهاتوو ینی من پێم وانیە زەحمەت دەبێت زۆر پێکهێنانی حکوومەت لەوانەیە ئەگەرە بەهێزەکە ئەوەیە کە ساڵی دیکە بەبێ هەڵبژاردن بڕوا و وەکو چۆن لە هەندێک وڵاتکە دیموکراسیدا لاوازە بۆ لە لوبنان 4 ساڵ حکوومەت پێگنێ و پەرلەمان دەرگای داخرا و ئۆپۆزیسیۆنیش خۆ دەزانی بێدەنگە و لاوازە و ئۆپۆزیسیۆن بەس لە فەیسبوک دەنجیان دێ ینی وەکو ئەو وەسفەی کە زاهیرە سەوتیە وەکو مدەونی فەیسبوک ینی فەیسبوکەوان زیاتر ڕۆلی فەیسبوکەوان دەبینین ینی حکومڕانی لە هەرێمی کوردستان پاشەکشەیەکی گەورە دەکە لە ڕووی دیموکراسی بۆ چونکە پارتی بەردەوام دەبێت لە سنووری خۆی وەکو حزبی دەسەڵات و حزبی ڕەقەمیەک و حزبی حکومڕان و یەکێتیش دەستێمانی بە هەمان شێوە ڕەنگ و ڕووی هەرێمی کوردستان زۆر خراپتر دەبیت ئەوم پێم وایە ناکۆکیەکان ئەوەندە گەورن ناکۆکیەکان ئەوەندە گەورن ینی بگا بەمە ئەوەی کە بەڕێزە دێڵە ینی پێدەچێت تا ساڵێکی دیکەش کابینی دێمی حکوومەت پێک نییە ناکۆکیەکانیان ئەوەندە گەوران درزی نێوانیان ئەوەندە گەورەیە ینی لەوانەیە قسەیەک بکەم لە ڕابردوش کراوە ئەمەی کە ئێستا پێی گەیشتوین ینی دەرەنجامی ساڵێک و دوان نییە دەرەنجامی چەند ساڵانێکە کە حکومڕانی بگەیشتە ئەمڕۆ ینی هی نەتیجەیەکی انتخابی نییە تا بڵێن وڵا ئێمە بە سەبەبی انتخاباتی 2024 کە یەکێتی داوای باس لە هاو شێشە ڕاستکردنەوە یان تەوازون دەکە لە هەرێمی کوردستان نا ئەمە ساڵانێکە کە گەیشتێتە ئێرە کە پەرلەمان داخرا کەس دەنجی نەکرد لە 2015 ینی کە ڕفراندۆم کرا و باردۆخی هەرێمی کوردستان پاشەکشی کرد لە ڕووی ئابووری سیاسی لە عێراق و لە کە دیسان عمری پەرلەمان لە درەوەی قانون لەلایەن خولی ڕابردووی پەرلەمان درێژکرایەوە بە بەشداری لایەنە سیاسەکان یان دیسان ئەمە پاشەکشەیەک بوو ئێستا پێویستی بە ڕاستکردەوە ئەگەر بڕیار بێ حکومڕای ڕاست بکرێتەوە یعنی دەبێت لەوە دەست پێ بکرێت کە انتخابات لە کاتی خۆی بکرێەوە نەتیجەیەکی نزیه پاک و یعنی پارتیویچێتی بگەونە ڕێککەوتن یان ڕێککەوتنێکی سیاسی بکەن بەر لەوەی بێنە ناو پەرلەمان پێم وایە گرێ کوێرەکان
دەکەنەوە و ئۆپۆزیسیۆن بتوانێت ڕۆلی خۆی ببینێ وەکو پێویستە ڕۆلی ڕقیب ینی چاودێر و ڕۆلی بەدیل ببینێ وەکو بەدیل خۆی عرزکە نەگوکەوەی هەتای هەر معارزە بێ و بیر لە دەسەڵاتدا نەکاتەوە ئەمانە هەموو کاریگەری دەکەنە سەرچێ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ناکۆچیەکان ناکۆچی فکری نین لە نێوان پارتیویچیتی یان کەس با باسی فکر نەکە چکە فکر نەماوە و ناکۆچی ئەجندای سیاسی نین ئەجندای خزمەتگوزاری نین یەکێتی داوای بەرزکردنەوە یان نزمکردنەوەی زەریبە بکە یان پارتی داوا بکە یەکێتی ناڕازی بێ ناکۆچیەکە بریتە لە نفوز ناکۆچی لەسەر نفوز ناکۆچی لەسەر پۆستەکان ناکۆچی لەسەرەوەی کە چۆن بڕیار بدرێت لە هەرێمی کوردستان قەزم لە حکومڕانیە و ناکۆچیەکان لەوەیە و هەریەکەوە بە تێگەیشتنی خۆی تەماشا دەکە و ڕاستیەکەی فکر و تێگەیشتنی زۆرینەیەکی خۆسەپێن یان کەمینەیەکی دکتاتۆر دروست بووە لە هەرێمی کوردستان بەداخەوە دەگەڕێن سەر ئەوەی کە ئەخلاقی دیموکراتی ینی هەڵسوکەوتی دیموکراتی لە هەرێمی کوردستان پێ نەگەیشتووە وەلایەنەکان پێویست بڕایان بە دیموکراسی نیە دەگەڕێنەوە بۆ ڕێککەوتنی سیاسی و ڕێککەوتنی سیاسیش دەبتە بە دیلی دیموکراسی و خۆزگاوەیان بکرد وایە ئێستا ڕەنگە پەرلەمان کۆب بایەوە و بتواندرا بە پەرلەمانێک لایانی کەم بەقەدەر بارودۆخەکە چالاک بووە ئێستا ئێستا ینی مؤسسەی قەزایی تێکەڵ بە بارودۆخی سیاسی بۆ لەژێر کاریگەری بە حزبیدایە و پەرلەمان دەرگای داخرا و معارزە بێدەنگە و ینی هیچ شتێک ناخاتە ڕوو ینی ئێستا مشکلەکە تەنها دەسەڵات نییە معارزش بەدی شتێک ناخاتە ڕوو جمجۆڵێک یان هەژانێک لە بارودۆخی سیاسی دروست بکە بۆ نمونە بێ خۆپشاندانێک بکە 100,000 50,000 لە پایتەخت بیکە هیچ شتێک نەکەن بەس بێنە بەردەمی پەرلەمان بڵێن کاکە ناکرێ ئەم دەرگای ئەمە نوێنەرایەتی خەڵکی کوردستانە دابخرێ یعنی دانیشتون و لە باشترین حاڵەتدا یان ناسنە پەرلەمان لە باشترین حاڵەتدا ئەوەتە کۆ دەبنەوە مؤتەمەری سەحەفی دەبەستن کە هیچ قیمەتی نیە ئەسڵەن لە تەلەڤیزیۆنەکانی خۆیان زیاتر کەس نایگوازێتەوە دەسەڵاتیش ینی حکومڕانان لە هەرێمی کوردستان هەم حکومڕانیە لە بەدەستە یان جنگەکانی حکومڕانی پارەیان لە بەدەستە چەکیان لە بەدەستە وڵاتی ئیقلیمی داعمیان دەکە تەبعاً بێباک دەبن. کاک سەرتیب جەوهەر چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ خوێندنەوەکانت خۆشەویستان